بینەرانی ئەزیزی بەرنامەی داواکار جارێکی دیکە سڵاوتان لێبێ. لە مەڵقەیەی داواکار قسە لەسەر بابەتێکی ئێجگار هەستیار دەکەین کە بابەتی قۆناغی دوانزەیە. هەموو ساڵێک لە کاتێکی دیاریکراودا باس دەبێتە باسی قۆناغی دوانزە و کچەکانمان کوڕەکانمان ئەم ساڵ چیەکەن نمرەی چەند بەدەستدێنن. لەم بەرنامەیە مەبەستمانە کە هەم داواکاری و نیگەرانی و سکاڵاکان باز بکەین، هەم ڕای کەسانی پسپۆر و شارەزا وەربگرین کە ڕێنمایی ئێجگار تایبەتیان هەیە بۆ خوێندکارانی قۆناغی دوانزە و لە هەمووشی گرنگتر بزانین لایەنی پەیوەندیدار بە تایبەت وەزارەتی پەروەردە چۆن مامەڵە لەگەڵم بابەتە کات و چۆن لای لێ دەکاتەوە و چۆن کێشەکانیان چارەسەر دەکات. لەگەڵمان بن. چوار خوێندکار لە سلێمانیە دوێنم وەکو خوێندکاران و قوتابیانی تەحسین معدەلیەوە چ کێشەیەکتانەی و چ داواکاریەکتانێ؟ وڵای ئەمە پارەکە ئەو بەشانەی کە تەرکرا لە مەکتەبەکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مەکتەبەکان داخران، ئێمە تاو بەشانێکی خوێندومانە ئەمساڵ ئەگەر تەرک نەکرێ یاخود دەنگوەیەکە گوایە تەرکەکان کردکرد لە بەشەکانە تەرکەکرێن، ئێمە خوێندکارانی تەحسین ناتوانین بڕۆینەوە مەکتەب کە لە مەکتەبیشان نەبووین ئەو بەشانکە خوێنرە ئێمە نەما خوێندەوە پارکە. داواکاریتان چییە بۆ ماوەی کە ماوە؟ داواکاریمان لە پەروەردەی سلێمانی لە وەزارەتی پەروەردە لە حکوومەت وڵای ئەگەر تەرک بکرێ بتوان تەرکەن، ئەگەر بەلانی کەمیشەوە نزیک بێتە لەوەی پارەکە بۆی ئێمە ئەرکی کەمترمانە سەر ئەو خۆمان بەتەنیا ئەو بابەتانە کە ماوە بیخوێن، چونکە ناشێڵن بچنەوە مەکتەبەکان، ناشێڵن قەدەغێ خوێندکارانی تەحسین بچنەوە بۆ مەکتەب، چونکە هەندێک خێزان هەیە باری دارایی گونجاو نییە، ناتوانێت خول بکاتەوە یان ئەو دەرزانەی تابەت بخوێنێ کە ماوێتی تەرک نەکراوە بووی پارەک نەیخوێنەوە ناکرێوان. باشە ڕێژن تۆش خوێندکاری پۆلی دوانزەی، ئەم ماوەی ماوە چینی گەرانتانەکات، چی دوودڵی کردوون و داواکاریەکانتان چییە؟ ئەم ماوەی کە ماوە بەڕاستی ماوەیەکی زۆر کەمە بۆ تەلەبی دوانزە، چونکە خۆتان ئەزانن سەرەتای مەکتەب ئەوە بوو کە مەکتەب نەکرایەوە، مەکتەب داخرا و لەم ماوەیە مامۆستاکان زۆر بە پەلەوانەکان باسەکەن و ناکاتە ئاسی تێگەشتنی سەلەبە. واتە مامۆستاکان پەلەپەل ئەکەن لەوەی مەنهەجەکە تەواوکەن، ئەکەن بۆی مەنهەج تاوەکەن. ئێوە تێگەن لەو پەلەپەلە؟ زۆرێک لە تەلەبەکان تێ ناگات و کێشەیەکی زۆری دروستەکە بۆ تەلەبە و ئەو ماوەیەکی کە ماوە لە بەردەمانە بڵێ هەتا بڵێ ماوەیەکی کەمە. باشە ڕێژن ئەو ماوەی کە لە پێشتان ماوە هی ئەوەیە ئێوە نیگەرانی ئەوە بن ئایا 28 ڕۆژە یا 40 ڕۆژە مەنهەج تەرکەکرێ یا ناکرێ، ئیمتیحان دواخرێ یا دوا ناخرێ، ئەمە چ دۆخێکی بۆ خۆتان و بۆ خێزانەکانتان دروست کردووە؟ ئەم دۆخە بۆ تەلەبی دوانزە تا بڵێ دۆخێکی خراپە، چونکە بیریان لە ئەو 28 ڕۆژە زیاد ئەکرێت، ئایا هەروەکو خۆی ئەمێنێتەوە، ئایا ماوەی ئیمتیحانەکان ئەگۆڕێ یان هەروەکو کاتی خۆیەتی، ئایا مەنهەج کەمەکرێتەوە، مەنهەج بەتەواوەتی داغڵە، فریا ئەکەوی بابەتەکان تاوەکن یان فریا ناکەوی. هەموو ئەمانە نیگەرانی لاتان دروست کرد. باشە ئەحمەد، تۆ وەکو خوێندکارێکی پۆلی دوانزە لە ماوەی ڕابردووە بینیمان کۆمەڵێک خوێندکاراتنە سەر شەقامەکان سەرباری تێبینیەکان لەسەر شێوازی دەربڕینی داواکاریەکانیان، چونکە هەیان بوو لەوە ناچوو پۆلی دوانزە بێت بێڕێزی بەرامبەر مامۆستا و سوکایەتیکردن بە مامۆستا. ئەمە پێم وابێت لە داواکاریەکانی ئێوە نیە، داواکاریەکانی ئەوە حەق و ڕەوایە و مافی خۆتانە. وەکو خوێندکارێکی پۆلی دوانزە قسە چییە؟ تێبینی چییە لەسەر و دۆخەی دروست کراوە بۆتان و داواکاری چییە؟ ئێمە وەکو خوێندکارانی پۆلی دوانزە کاتێکاتێن سەر جادە بۆ داواکردنی مافەکانمان، یەکێک لە داواکردنەکانمانەوە کە مەنهەج کەم بکرێتەوە، چونکە ئەو مەنهەجەی کە ئێستا هەیە ئێمە ناتوانین لە ماوەی ئەم چ ڕۆژەی کە دیاریان کردووە تەواویکردن، هەم نە مامۆستاکەش ئەوە ئەتوانێت وە تەواویکا بە باشی، نە ئێمەش ئەتوانین بۆ ئەو ماوەی کە هەمانە مەنهەجەکە کۆنتڕۆڵ کرد. داواکاریمەوەیە کە لەم ماوەی ئۆتڵەی کە بەحساب بە تەمان مەنهەج کەمکەن ئایا ڕایگەێنن بۆی ئێمە ئەم قەلەقیە نەمێنێت، چونکە لەوانێ بۆ نە من بتوانم دەورە ببینم، لەوان یەکێکی تر بتوانم، بەڵام کەسێکی لە دەرەوەی شارە لە لادەیە بۆ نە کەسێکی لەوانێ پارەی ئەوەی پێنێت کە دەورە ببینێت. ناز وەکو خوێندکارێکی پۆلی دوانزە چ داواکاریەکت هەیە و چ نیگەرانیەکت هەیە بۆمان باسکە؟
ئەو خێرا خوێندنەی کە لە خوێندنەی خوێنین بەڕاستی زۆر ماوەکەی کەمە و دوو دەرس بەسەریەکەوە خوێنین لە مەکتەبەکان زۆرە و ناتوانین مڕاجعەی کەینەوە لە ڕۆژانەیە و زۆر کاتەکەی زۆر کەمە بەڕاستی یعنی کەوتونەتە قەلەقیەکە و زۆرەوە زۆر جار ینی ناتوانین بڕیاردن لەسەرەوەی زۆر سارد لە هەندێک حاڵەتە سار دەبینەوە لە خوێندن لەبەرەوەی یەڵین لەوانی ئەماوەمان بدرێتێ ئێمە مڕاجعەی بکەینەوە نەخوێنین و لە هەندێک حاڵەتیشە زۆر خێرا دەرزەکانە خوێنین. ئێوە ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ دایکان و باوکان و خێزانەکان هەیە سەبارەت بە قۆناغی دوانزە نیگەرانیەکانی ئەوان چییە داواکاریەکانی ئەوان چییە و حەزەکەم یەکسەر پێشم بڵێ لە ڕۆمادیەکەوە ئەو پەلەپەلەی لە قوتابخانەکان و خوێندنگاکانی حکوومەتە دروست کراوە چ کاریگەریەکی لە سەریانداناوە. بەڵێ زۆر سپاس بۆم دیدارە. طبعا مۆزۆی دایک و باوک بوون بە دوو بەشەوە ئەو دایک و باوکانی بۆ خۆیان ئەزمموی پۆلی دوانزان نەکردویان ئەو دایک و باوکانی کە ئەتوانم بڵم لە سەردەمێک کە ئەزمموی پۆلی دوانزان کردو ئێستا دوای 20 ساڵ مناڵەکان هەیە لە پۆلی دوانزە بۆ خۆی ناتوانێت چۆن مامەڵە بکە لەگەڵ مناڵەکەیە و لەگەڵ ئەمەشە ئەوەی بەڕاستی ئەم برینەی زیاتر گەورە کردووە ئەم کێشەی زیاتر گەورە کردووە کێشەی ئەم بڕیارانەی وەزارەتە کە زۆر ئەگۆڕێن یعنی ئیستقراری نییە لە بڕیارەکانە بەڕاستی لەبەرەوە دایک و باوک بەڕاستی دۆش داماوە نازانێت چۆن مامەڵە بکات لەگەڵ بابەتەکانە لەگەڵ ئەم دۆخەکەیە بۆیە ئێستا ئەوەی گرنگە لە ئێستا ئەوەیە کە دایک و باوک چاوی لە بڕیارێک بێ جێگیر بێ سابت بێ مۆزۆی دارایی بەڕاستی مۆزۆی زۆر کێشە لەسرە بۆ نمونە ئەم پەیمانگانە دایک و باوکێکیت مناڵەکەی ئەهێنێ بۆ ئێرە و ئەوێت بەڕاستی مناڵەکەی فێر بێ ئەتوانم بڵم ئەمە لە 5 بۆ لە 10 ئەم دایک و باوکانن کە ئەتوانن تەحمولی ئەم بارە دارایەکەن ینی مۆزۆ دارایەکەش جارێکی تر وای کردووە کە مامۆستا لە قوتابخانەیە ئەگەر بەپەلە دەرز بڵێتەوانێ ئەگەر نتوانێت بە کواڵەتی جاران دەرز بڵێتەوانێ ئێستا بەڕاستی دایک و باوک ناتوانێت بەدیلێکی تر بۆ نمونە مامۆسای خصوصی بۆ بگرێت بۆ نمونە بینێرێ بۆ پەیمانگایەک بۆ ئەوی بتوانێت بەڕاستی ئەو فراغی بۆ پڕکاتەوە ئەوەی خوێندکارانی زۆر قەلق کردووە لەم ماوەیە چییە بۆ جەنابتان وەکو کەسێکی شارەزا لەو بوارە چ ڕێنماییەکیانەکەن. بەڵێ ئەوەی خوێندکارانی بەڕاستی قەلق کردووە وەکو وتمان بڕیارەکان و ئەتوانین شتێک بجێڕینەوە کاگەدگار ئێمە ساڵێک لەمە پێش کەرەنتینە ڕوویە ژیانی خەڵک شێوازی ژیانی خەڵک کە پێوترێ لایفستایل گۆڕا بۆ نمونە خەوی خەڵک گۆڕا چوونە دەرەوەی خەڵک گۆڕا گەشت و سەیرانی خەڵک گۆڕا بەڕاستی لەگەڵ ئەوەشا کە بارە داراییەکە لە پار خراپتر بووە ژیانی خەڵک وەکو پێشووتری لێ نەهاتوێتەوە بۆیە ئێستا تەلەبە کە لە دەی 2020 ڕۆشتوێتەوە بۆ قوتابخانە تا ئێستا 2000 قوتابخانە داخراوە قوتابی هەیە بۆ زانیاریت کە ئەم کێشە حکومت بدور یان نزیک ئاگای لێتی بۆ نمونە چۆتە پۆلەکەیەوە دەرز بخوێنێ لەو پۆلە تەلەبەیەک تووشی نەخۆشیەکە بووە ئەم پۆلە هەمووی بۆ 4 ڕۆژ کەرەنتی نەکراوە لە کاتێکا 5 پۆلی تر هەیە دەرسیان خوێن بەڵێ ئەم پۆلە کە هاتۆتەوە دوای 4 ڕۆژەکە بە مامۆسان تۆ بێ بۆمان دووبارەکەیتەوە لەم جەوایە بەڕاستی ئەوەی ئەم ساڵ کە ئیبینین ئەبێ بە قوربانی قوتابیە بەڕاستی قوتابی ئەبێ بە قوربانی قوتابی لەم دۆخە هانی و نفسەیە کە بەڕاستی ئێمە بڵین و نەڵێن کللتوری وڵاتەکەمان شێواز و سیستەمی پەروەردەی وڵاتەکەمان وای کردووە پۆلی 12 چارە نووسازە بۆیە ئەم جەوە نفسێ بۆ تەلەبە دروست بووە کە پێویستی بەوەیە بەڕاستی ئەوەن بکرێتەوە. باشە چۆن خوێندکار ڕێگەنەدا ببێ بە قوربانی ڕێنماییتان چییە بۆیان؟ ئەوەی بەڕاستی خوێندکاریان قوتابی والێ ئەکان نەبێ بە قوربانی بەڕاستی قوتابی خۆی نییە باش یاساوی ڕێساکانن وەزارەتی پەروەردەیە ئەبێ زۆر بەوردی زۆر بە حساسی من لە ئێرەوە بەڕاستی ئەم داواکاریم لە جەنابی وەزیر هەیە کە بەڕاستی بتوانێ لە ئەم داواکاریم تایبەتە بۆ بەڕێزی بۆ هەموو ڕاوێژکارەکانی کە بتوانن بەڕاستی دۆخی نفسی خوێندکار هادی بکەنەوانێ هێمنی بکەنەوانێ بتوانن جەوێک دروستکەن قوتابی بتوانێ دەرز بخوێنێ سعی بکە بتوانێت کۆشش بک بۆ ئەوەی ئەو نمرەی کە دڵخوازی خۆیەتی بیهێنێ. باشە چ داواکاریەکرد لە خێزانەکان هەیە بۆ ئەو ماوەیەی بەنسبەت پۆلی 12 ماوە لە بەردەستیان؟ طبعا داواکاریم لە دایک و باوکان ئەوەیە بەڕاستی ئەوە هانی نەخەنە سەر مناڵەکانیان لەم جەوە نفسی ڕزگاریان کەن هێمنیان کەنەوانێ داهاتویان تێک نەشکێنن پیان نەڵن بەڕاستی میعیار و قیاس و ژیان و کەسایەتی تۆ دەرەجەیە بۆیە ئەبێ لەگەڵیان نابن لە ڕووی نفسیەوە هاوکاریان بکەن
هاوکاریان بکەن لەوەی کا کێشەیەکیان هەیە بتوانن بڕۆن سەردانی قوتابخانەکانیان ئەبێ لە کێشە ڕاستەقینی مناڵەکانیان بگەن ئەم مناڵانەی ئەوان ئێستا هەرزەکارن تازە پێگەشتون دنیابینێکی گەوریان هەیە بۆ ژیان وەزعێکی زۆر حساسەتیاتی ئەبێ ئەم دایک و باوکە زۆر بەهێمنی پێی بڵێ تۆ پێش دەرەجا پێش دەرچوون لە پۆلی 12 تۆ مرۆڤی تۆ کەسێکی ئەبێ ژیان بکەی ئەبێ ژیانت خۆش بوێ ئەگەر ببی بە مامۆسای وەرزش ژیان ببی بە دکتۆر ئەوەی گرنگە تۆ کە ساعتێکی بەهێزت هەبێ گرنگ نییە چ دەرەجەیەکێنێ من بەڕاستی داواکاریم لە دایک و باوکەیە ئەم هانی کە لەسەر مناڵەکانیان هەیەە کەمی بکەنەوە. بەڵێ ئەزیزان هەر بۆ باسکردن لە دۆخی خوێندکارانی قۆناغی 12 کە قۆناغێکی ئێجگار چارەنووسسازە و پێویست ناکە هیچی لەسەر بڵین کە بە درێژایی مێژوو خێزانەکان کاتێک یەک کەسیان لە پۆلی 12 بووە تەواوی خێزانەکەەوە نێجات دەرو دراوسێ و خزمانیش وەکەوە بۆ لە پۆلی 12 بن بۆ ئەوەی لە سروشتی کێشەکانیان لە سروشتی نیگەرانیەکانیان تێبگەین کۆمەڵێک خوێندکاری دیکەش ئەدوێنم لێراتومەتە خزمەتیان چوار میوانی ئەزیزم هەیە قسەم بۆ ئەکەن جگە لەو هاوڕێ ئەزیزانی دیکەش کە لەگەڵمانە بن لە ئەلندەوە دەست پێەکەم ئێوە وەکو خوێندکارانی پۆلی 12 پێم وابێ جەنابیشتان تەحسین معادل بەڵێ داواکاریەکانتان چییە و بۆچی داواکەم کە منهەج کەم بکرێتەوە لە یەکێک لە داواکاریەکانتان سەرەتا سواس دەکەم بۆی کە بەرنامەیەکی لەم شوێ ڕخسانەوە من وەکو خوێندکارێک حەزم کرد پەیامی خۆم بگێرم بەڕاستی ئەوەی ڕاستی بێت کەمکردنەوەی منهەج لە دوو لاوە ئیسفادەی هەیە لە لایەکەوە ئەوەی بڵین خوێندکاران ئەتوانن دەرەجەیەکی باشتر بێنن لە لایەک شۆ ئەتوانن زووتر بابەتەکان زەڵ بکەن بەڵام لە هەمان کاتیشە زەرەری هەیە بۆ خوێندکار زەرەرەکەی ئەوەیە ئەگەر من وەک خوێندکارێکی تەحسین معادل ساڵی پار کە ئیمتیحانمە دەرەجە زۆر بەرز بوو ئەمە بووە هۆی ئەوەی کە با بڵین ئەو خوێندکارانەی کە لە سەروونەوە یان زیاتریان هێنابوو زۆرێکیان خۆیان هێشتەوە بۆچی چونکە هەر با بڵین ئەو کۆلێژانی کە ویستیان بۆ نە کۆلێژی سەیدەلیە بێ یاخود هەر شوێنێکی کە بێ دەرەجە بۆ دوو دەرەجەی چۆتە سەرەوە داواکاریمان ئەوەیە من وەک خوێندکارێکی وەک خۆم باڵێن قسە بکەم ئەگەر منهەجیشمان بۆ کەمکەنەوە باشە بەڵام ئەگەر کەمکردنەوەکە بێ وەک ساڵی پار نەبێت یعنی ساڵی پار لەوانەیە 3 بەند 4 بەند داغڵ نەبوو بێت با ئەم ساڵ بەندێک 2 بەند بێت زۆر باشە ئاڤان ئێوە لەگەڵ هاوڕێکانت بەشداری خۆ پیشاندانەکەتان کرد کە ڕۆژانی ڕابردوو لە سلێمانی کرا نوێنەرایەت و شتان هەڵبژاردووە یان کەسانێکن بە ناوی ئێوە بەڵێ نوێنەرین زیاتر هەنێ تەلەبە چوونە لای بەڕێوەبەری پەروەردە باشە بەڵام ئەو قسانەی کەوریان گرتە بوو هەر هەمان ئەوانە بوو کە پێشتر ینی باسییان کردبوو بڵاویان کردبوو ئەو بڕیاران کە بڵاویان کردبەوە اینجا خۆمان نەزانین کە پۆلی 12 وەکو خۆشەوتت پۆلێکی چارەنووسسازە تەلەبەی پۆلی 12 بە درێژایی ساڵەکە بە ترس و قەلەقیەکی زۆراتی ئەپەڕێت لەبەر ئەو هۆکارە کە ناتوانێت لەم بارودۆخەشە بە تەواوەتی کۆنتترۆلی وانەکانی بکات و لە دوجارە ناتوانێت بە هیوایەکی زۆر بڕاتە ناو قاعی ئیمتیحانە شاکار بێمە لای تۆ لە ڕووە دەرونیەکەوە ئەم بەرنمەیە هەم قساکە لە ڕوو لەلایەنە پەروەردەیەکەوە ینی ئەوەی پەیوەستە بە تەواوی پۆلی شەشەوە لە ڕووی خوێندن و سعیکردن و ئەمینانە و لایەنێکیشی مەبەستمانە ڕێنمایی بین بە خوێندکاران و قوتابیان ئەو ماوەی لە بەردەستیانت چۆن سوودی لێ ببینن نەپەشۆکێن لە ڕووی دەرونیەوە زەخت لەسەر خۆیان دروست نەکەن وە سوود لەو کاتە وەربگرن و خۆیان بەشتی لابەلاوە مەشغوڵ نەکەن چکە کاتی نییە لە ڕووە دەرونیەکەوە ئێوە چ معاناتێکتانێت چ خەمێکتانێت زۆر باشە سەرەتا بە خێراتیمتان لێکم دۆستاسانەکەم بۆ دەرفەتە جوانی کە بین تاڕەخسان من خۆم ینی حەزەکەم ئەو پەیامی کە خۆم هەمە بیگەێنم هەم بۆی هەم خۆم هەم هاوڕەکانیشم سوودی لێ بەڕاستی ینی ئەم خۆپشاندان و شتێکە لە مای ڕابردووە ڕوویدا بەبوونەی ئەم باردا هەمواری کە ئەم ساڵ و ساڵی پاریش کە بەهۆی کۆرۆناوە کە تا هەسەشتا ئەسیری هەیە لەسەر خوێندن و چەنەها لایانی تر یەکێک لەو لایەنانە ناڵم کە خوێندنە وای کرد کە تەلەبە سترێسێکی زۆری هەبێت باشجا سترێسی تەلەبە زیاتر بەهۆی تەواوکردنی منهەجە و پێشکەوتن و خێرا ڕۆشتنی مامۆستاکان لە بابەتەکانە ینی بەجددی زۆر تەلەبەی پەشۆکان و
لایانی دەرونی ڕوخانوە. سپاس دەکەم شاکارگەن. ڕاستلین لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەی دیار بوو تۆ دڵت پڕە لە پرسیارەکان و قەلەقیت. هەموو ساڵێ لە ناکاوەڵێن وڵا پرسیارێک هەڵە بوو ئەرە وڵا 2 دەرەجە گەڕایەوە نەوەڵا 6 دەرەجە گەڕایەوە نەوەڵا هیچ ناگەڕێتەوە ئەو پرسیارە لێرە ڕاستە لەوێتەوە. ئەمە چ کاریگەریەکی سلبی لەسەر ئێوەداناوە و بە دیاریکراوی چ داواکاریەک لە وەزارەتی پەروەردە و ئەو کەسانە هەیە کە پرسیارەکاندا سەرتا زۆر خۆشحاڵ بووم بەهاتنت زۆر سپاس بۆ بەرنامە جوانە خۆم وەکو خوێندکارێکی 2 ساڵە یعنی کە ساڵی پارێژ لە پۆل 12 بوو زیاتر ئەزمونم هەیە لە پرسیارەکانە و پارێژ غەڵەتێکی زۆر زۆری پار بەدەستیەوە ناڵاندوتە بۆ ئێمە بەست واتە تۆ ئەچیتە قای ئیمتیحانەوانێ بەڵام کە هاتی تاوان چەند پرسیارەکە و تەنانەت مامۆستاکان ژنا نەزانین وەڵامەکەی چییە هەر مامۆستای وەڵامێکی پێوتیت لە کۆتەیە هین ئاوا بڵێن دەرەجەیەکی زۆر گەڕایوانە بۆ خوێندکاران بەڵام هەنێکی شارحقی خۆی پێ نەجاهانە لە پرسیارەکان یاخود پرسیارەکە بە جۆرێک بوو کە دقەکەی غەڵەت بوو تەلەبە ناچار وەڵامی غەڵەت هەڵبژێرێت هەروەها ئەمە لایانی چۆن بڵێ لایانی دەرونی خوێندکاری زۆر زۆر تێگات چونکە تۆ قەلەق و نەتەزانی دەرەجەکە بزدەبەت چەنەکە ئەیهێنیت هەم لەلایەکەوان دەرەجەت بۆ گەڕێنرا هەم لەلایەکە ترسیەوەتە بوو کە دەرەجەت بۆ نەگەڕێنرێتەوە چەند ساڵ لەگەڵ هەڵای ڕوویاوە کە پرسیارەکان هەڵەشیتیا بووە بەڵام دەرەجە نەگەڕێنراوەتەوە بۆ خوێندکار باش ئەوانەی سوکایەتیان بە مامۆستا کرد بەردبارانی هەندێک جێگەیان کرد لە کاتی قسەکردنە زمانی گەنج نەبوو ینی غەدرە گەنج ئەو زمانە نزمە بەکاربێنێت نوێنەریەوە بوون نەخێر ئەتوانم بەڵام هەنێکیان تەنانەت خوێندکاری پۆلی 12 هەر نەبوون مرکاتێکە خۆم لێ بووم هەیە تەلەبە هاتنیان پۆلی 12 نین تەنها هاتوون بەشداری بکەن یاخۆ بڵێن خۆپیشاندانەکە بشێوێنن لەم بەشەی بەرنامەکە میوانداری خوێندکارێکی دیکەی پۆلی 12 کەم کاکە یاد ئەحمەد کە یەکێکە وەکو خۆیان ئەڵێن لە نوێنەرەکانی ئەو خوێندکارانەی ئەو قوتابیانەی کە خۆپیشاندانیان کرد کاکە یاد ئێوە لە خۆپیشاندانەکە کۆمەڵێک داواکاریتان هەبوو کام لە داواکاریەکانتان جێبەجێ کرا وەچی جێبەجێ نەکرا سەرەتا لە یەکەمەوە کە ڕۆشتین بۆ لای کاکدڵشاد 5 داواکاریمان خسبە بەردەمی تەنها توانی 3 داواکاریمان بۆ جێبەجێکە بەڵام ئێمە جەختمان لەو کرد کە ئەو دوو داواکاری کە مابوو زۆر چی بوون کەما بوون کەمکردنەوەی بەنهەج بووم لەگەڵ داواکردنی ڕۆژەکەمان خۆی 23 ڕۆژ بوو بۆ ماوەکە بە ڕۆژ ئەو دوو داواکارە بەجددی مەسیری تەلەبە یەک لای کردو ئێمە ئەو دوو داواکارم یەکەم جار بۆ جێبەجێ نەکرابوو لە دوایە بۆیان جێبەجێکردین کە لیژنە پێکێنرا باشە واتە ئێستا ئێوە هەموو ئەو داواکاریانەی لە کاتی خۆپیشاندانەکە کردوتانە هەمووی لەلایەن وەزارەتی پەروەردە و پەروەردەی شارەکانەوە جێبەجێ کراوە بەڵێ لەخوا بەزیە هیچتان نەماوە هیچمان نەماوە باشە کاکەیان لەبەرەوەی ئێوە کۆمەڵە هاوڕێیەکن خۆتان بە نوێنەری خۆپیشاندەرانە ناسێنن لە کاتی خۆپیشاندانەکەیە کۆمەڵێک شت کرا کە لەوە نەئەچوو ئەمانە خوێندکاری پۆلی 12 بن بەڵێ هەر لە سوکایەتی و ناوزڕاندنەوە تا ئاگاتە بۆ نمونە وەسفکردنی مامۆستا بە ناوناتۆرەی زۆر ناشرین ئێوە خۆتان بە خاوەنی ئەو قسانە ئازانن ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەو کۆنیۆنەر هیچ لەگەڵ ئەو قسانیانی کە کراوە بەسیتر یعنی تۆ پێ 6 نوێنەربیین کۆنتترۆلی 800 بۆ 900 تەلەبە پێ ناکرێت تۆ نازانی ئەو تەلەبێت و کاتا لەو خەناتە چی ئەڵێ لەم خەناتی تریانە چی ئەڵێ چۆن قسە بە مامۆستا ئەوترێ هەموو تەلەبەکان ئەم کاریان نەکردویتر چەند واتەیەوە لەگەڵی نین هیچ لەگەڵ ئەو شێوازە من ئێمە وەکو نوێنەرەکان چەند ڕۆژ لەو خۆپیشاندانە ئامادە بوون داوامان کرد بوو بە ئارامترین شێوە خۆپیشاندانەکان بەڕێوە بچێت بەسیتر بەعنی 6 نەفەر 6 نوێنەر کۆنتترۆلی 800 تەلەبی پێ ناکرێت یەک کاتە باشە کۆتا پەیام و کۆتا داواکاری خۆت چییە وەکو خوێندکارێکی پۆلی 12 لە خێزانە لە حکوومەتە لە ئەو کەسانەیە کە پرسیارەکان دانێن لە مامۆستاکانتە لە خوێندگەکەتە لە هەر شوێنێکە یەکەم جار زۆر سپاسی حکوومەت کە دوای داواکاریەکانمانەوە هاتن مافەکانیان بۆ گەڕانی و جێبەجێیان کرد بۆمان داواکاریشم لە خوێندکاران یازیز کە بگەڕێنەوە بۆ سەر خوێندەکانیان چکە بە جدی و کووت ماماشەم پێکرد زۆر لە خوێندندا بڕاوین ئێمە یعنی بە هیچ زۆرەی ئێستاوە دەستپێنەکەین بە هیچ نوعیناتوانێت زەبتی ئەو وانانەکەی کە فەوتاون هەموو کات ساڵێک کاگاتام کاتانە ئەبینی خوێندکاران قوتابیان بە کۆمەڵە بابەتێکەوە سەرقاڵە بن هەموو شتێکە بەس بۆ داهاتویان باش نییە چی تێگەیشتون لە خەم و داواکاریەکانیان و ئەبێ حکوومەت چۆن هەنگاو بنێ بۆ ئەم بابەتە بۆەوەی سەرقاڵ نەبن لەوە زیاتر سپاس بۆم دەرفەتە مامەسەگیان لە ڕاستیە 4 شتی سەرەکیە
یەکەمیان بریتە لە خوێندکار، دووەمیان خێزان، سێمیان مامۆستا مەکتەب، چوارەمیان حکومەت. تقریبا سێم و چوارەم عیلاقیان بەیەکەوە هەیە. ئەگەر خلال لە حکوومەتەوە بین بریتە لەوەی کە هەر تەقسێک هەر حاڵەتێکی ئابووری سیاسی کاریگەری چۆن هەیە لەسەر ئابووری گشتی وڵات، کاریگەریشی لەسەر خێزانەکە، لەسەر تەلەبەکەش. بەمانایەکی تر لەوانەیە تەلەبەکە باوکی نەتوانێت مەلزەمێکی بکڕێ، نەتوانێت بینێرە بۆ دەورەیەک، نەتوانێت شتێ زیاتری بۆ سەرفکا بۆی زیاتر هەوڵ بە، یاخود بینێرێتە مەکتەبێکی باشتر داروای پێسی بپاس. کەواتە حکمە دەگەر ئەو لایەنەی استقرار وەربگرێ ئیشەکە ئاسانترە بێ و سەریعترە بێ و کۆمەڵە تەقلوبات و سەریعیشێ لە شەو ڕۆژە ڕوئەدا خوێندن ئەمساڵ وای لێدێ وای لێدێ کۆرۆنا ڕاستە زوروفەکە تانا ڕادەیەکی زۆر لە ژێر کۆنتترۆل خەریکە دەرەچێ کۆرۆنا، بەڵام الحەملا کۆنتترۆلان کردوتوانێ هەرچۆنێک، بەڵام هەندێک بڕیارات هەیە من لە ڕوانگەیەکی پزیشکی قسە لەسەرەکەم پێویستی بەو شوازە لە سرعەتە بڕیارە نیە گەر خەبیرە تەندروستیەکان بە تایبەتیوانی تەندروستی کۆمەڵ ڕاکانیان بەباشی جێبەجێ بکرێ پێویستی بەو قەرارە سەریعانە نییە کە لە کاتێکە مانزانی بە تایبەتی پارە گەر بیرمان بێ 24 ساعتی یەکەم هەمووتان لە ماڵەوە بن و خەڵگەمێچۆ بازار و ینی فەرتەنەیەک ڕوەدا لەبەرەوە حکومت ئەو جهەیە کە توانێت بەشێکی زۆر لەو سترێسە کەم کات. خێزانەکان گرنگە ئەو گرفتانەی لە خێزانەکانە هەمانە چەند بەشێکە بەشێکی تەلەبەکە لە بیرمان نەچەوە سەرگار پۆلی 12 زۆر حساسە و ئەو تەمەنەشی کە تەلەبەکەی تا هەر خۆی حساس کۆتایی هەرزەکاریە گەشەیەکی زۆری جستەی هەیە گەشەیەکی سەریع عقلی هەیە ئەوێ خۆی بدۆزێتوان و نازانن چۆن خۆی بدۆزێتوانێ طبعاانیێکە لەو گرفتانی لە ڕووی لە ڕوانگەی پێگەشترین دەرونیوانێ ستێپێکە کە دۆزینەوەی مرۆڤیدایە لێرە خودی خۆی قورسە مەرحەلە پێچوانەکەشی ڕەنگە ڕووبا بە تەواتی خۆی ون کات و باجی بادوە بزڵ خودی مەرحەلەکە قورسە خودی ئەو دوانزەیەش هەر خۆی قورسە ئەمە دوو سترێس چی بە خێزانەکان ئەڵێن عادەتەنەوە لەم دۆخان ئەوەی کێمە خێزانەکان کە ئەگەر بانیان بکەین یان بێن بۆ لامان یەکەم پیان ئەڵین شێوای سعیکردنی و تەلەبانەکەیم پێوانتون چۆن ئەکرد دوای ئاماژەی پێبم ئاگاداری ئەوە بن کە ئیسراحەت وەرەگرێڵین خێرا پێی مەڵێ بین چۆرە بۆ سعی چکە تەلەبە بەمە زۆر پەستە ئێمە کاتێکی ئیسراحەتیە بەڵێ ئەگەر زیادە ڕۆی کرێ ئاگاداری کردوانێ حاڵێکی تر ئەوەی کە زۆر خەتەرە ئیعازە غێر مباشیرەکان ناڕاستەخەکان خوێندن هیچ نییە هیچی نەبوو بە هیچ کەس نابێ بە هیچ خۆی تەلەبەکە لە هاتوو نەهاتە لە بیانوایە بۆ شازە قسەی لەگەڵا بکەیت زۆر سار دەبێتەوە بەشێکیان ئەڵێ کە دەرەجەی کەمێنم مانگی یەکەم ئەمە زۆر گرنگە بە دایک و باوک مانگی یەکەم ڕۆیشتووە تەلەبەکانتان بەشیان دەرنەچۆن من دایمە پێم ئاساییە تەلەبە دوو سفریشی تیاابێ مانایەوە نییە بڵم تاوە بەردەوام بە ئەبەر قۆناغی شش تێنەگەیشتووە نازانە قۆناغی ششیە لە پرسیار تێنەگەیشتووە لە شێوازی پرسیار تێنەگەیشتووە لە شێوازی مامۆستا تێنەگەیشتووە گرفتی هەیە لەوەی کەوازانێ پۆلی یاڵزەیە بە تایبەتی ئەم ساڵ ساردبوونەوەی زۆری تیا دەسەڵاتی تەلەبەژنی مامۆسایە دەسەڵاتی ئەوەی حکومەت لە پڕاوێتی شۆ ڕۆماڵەوە ئەوە دووەم جاریانەوەیان لێگەن ئەمانە هەمووی ساردبوونەوەن بۆیە بەو شێوازە مامەڵەکردن لەگەڵ یا زەرری لێدا لایەنی سێهم دکتۆریەوە تەلەبەکەی چی بکەن چی نەکەن لەو ماوەی کە لە بەردەستیان ماوە تەلەبە من دامە ئەڵێم لە 1970 عیدی خۆتە بەبێ مجامە لە سایە 20 عید مامۆسای یەشتی لەسەر مامۆسایەت یا جنابیش مامۆسای جامیایی یەشتی لەسەرە تێوگەێنێ و مۆزوعە چییە نەجواب بەداتەوە لە پۆلە لە ئیمتیحانە نێ دەرخیەکە مەجبوری ژنێ پێتی دەرخەکە ئەبێ خۆت دەرخیکە یەگە دەرخیان تێگەیشتی هەرەوەندە لەسەرێتی تەلەبەی ئێمە مامۆستایەکی خصوصی مامۆستایەکی ئۆنلاین مامۆستایەکی پۆل مامۆستایەکی خزمی کۆ کاتە وازانێ ئەمانە قووەتن ئەمە لە سابیستەکەی لە ساهشتاکەت نەکردو کە خۆتی خاڵێکی تر لە ساهشتاکی خۆ زەبت کە سعی ڕۆژانە بە هیچ شێوازە نابێت فەوتێ هەتا من لە کاتی امتحانات بە تەلەبەکانم سعی ڕۆژانە مەفوتێن تاان نظامیان بۆ دانێم و لە یوتیوبیش هەندێکی مەر بڵاو کردوێتەوانێ سعی ڕۆژان نابێت فوتێت چونکە ڕۆژانەکە مانگانەکە بنیادەنێ لە شەی امتحانات تۆ ناتوانانی سی لاپەڕە چ لاپەڕە نەو خوێنەوە هەم تێبگەی هەم واش تێبگەی بۆ جوابمانەوە فریان هەم هەوڵبەی پێداچوونەوە مراجعش بکەیت بزڵێت ئەو تەلەبانەی کە سەرکەوتونەوانن کە جدۆلێکی باشیان هەیە بەڵام لە زۆرەکانیان ڕێستی باشیان داناوە بۆ مانایانە هەمووی ڕێستە بۆ مانای ڕێستەکانیان سوودبەخشە وەکو دیاریەک پێشکەشی خۆیانەکەن یعنی مەسەلەن ئەمڕۆ 3 ساعتەگە سعیم کردێوارە ماڵی خزمەکەمان دێن ساعتە لەگەڵیان نابم بە بێەوەی هەست بە زەم بکەم ئەمە زۆر مهمە خوێندکار ئاوها مامەڵە بکات لەگەڵ جەدۆلە ئەوە ژێکی ترە لە خاڵەکان ئەوەی کە نەیکەن بەژێ هاوڕەکانیان مەکەن چکە هاوڕەکان ئەزمونیان نیە لە پۆلی 12 ساعتیان هیچ ئەزمونیشیان نیە لە پۆلی 12 تەنانەت ئەوەشی 2 ساڵەیە ئەزمونێکی وای نیێلی ئەزمون لەوانە وەرگرێت کە ساڵانێکی زۆرە مامۆستان یاخود ئێمەمانان کە ئەزانین چۆن سعیەکرێ و چۆن دەرەچی چۆ ساڵانە ئێمە خوێندکارێکی زۆر زیاد لە 100 خوێندکاری ڕاستەوخۆمان هەیە
بەدەر لە ناڕاستە خۆ ئۆنلاینەکان کە پێیانڵێن چۆن سایکەن هەموو ساڵێکیش ئێمە لە ترێن ئەکادمی لە پرۆگرامی ستەدی 3 بۆ 5 کەسی یەکەم لای ئێمەی هەرێم کە ئەوە هەوڵ و کۆشی خۆیەتی بەڵام ئاراستەی ئێمەی تیا بوو ئەوەی کە گرنگە تەلەبەر لە بیری نەچێت زۆر پرسیار حلکردنە ئێمە سعیەکەین بۆ تێگەیشتن بەڵام تەکنیکی وەڵامانەوە جیاوازە تریکی خۆی هەیە شێوازی خۆی هەیە بێت تۆ بزانانی چۆن وەڵامەنێت تەڵا لەبەرەوەی هەڵبژاردنە باشتر ئەوەیە زۆرترین پرسیاری هەڵبژاردن حلکرد لەبەرەوەی کە پرسیاری هەڵبژاردن زۆر حلکرد کۆمەڵەشت ڕۆدا یەکەم شەرحەکەی خوێنیتەوە مەجبوری ئەگەر نەیزانی دووەم مراجعەیە سێم مێشکت فێرە بێ ئەم ڕێگایش هەیە بۆ حلکردنی پرسیار پاش ماوەیە کۆمەڵی ڕێگا ئازانەیە کە پرسیارێکی معقد هاتە بەردەمە زیرەکی ئەوەیە تۆ لێکی بیتوانێت و چی و چیەخەیتە پاڵێک تا پرسیارەکە جواب بیتەوە. قۆناغی دوانزە قۆناغێکی هەستیارە بەڵام حتمما جەنابتان ئاگادارن ئەو دۆخەی دروست کراوە تا ڕادەیەک شڵەژانی لای قوتابیان و خێزانەکان تەنان لای مامۆستایان و ناوەندەکانی خوێندنیش دروست کردووە بەگشتی تێبینیەکانتان چییە و چ داواکاریەکتان هەیە لە لایەنە فەرمیەکان سەبارەت بە دۆخی ئەوان سەبارەت بە داهاتووی ئەوان سپاس بۆ بەڕێستان بابەتێکی زۆر گرنگە ڕاستی کێشەیەکی ساڵانەیە ئەمە بەبینینی من چارەسەرێکی استراتیجی هەیە بۆ مەوزوعە چارەسەر استراتیجیەکە بەو شێوازەیە ئێمە کێشەیەکمان داناوە و تەعامل و مامەڵ لەگەل تەداعیاتی دەکەین بەڵێ ئەوە کێشەیە تا حەلێکی تر نییە بابزانین چ جۆرە حاڵەتی سەربی لێ دەردەچیت با مامەڵ لەگەل بکەین من ئەسڵن ئەڵێم ئەسڵن ئێمە بۆ وامان لێکی دێکە مەوزوعەکە بەو شێوازە بیتن ئەگەر تا ئێستا ڕۆیشتی بیتن لە سیستەمێکی اشتراکیدا و دەوڵەتەکە لەوێ مالکی ئینتاج و وەسالی ئینتاج بە و سەردەمە گۆڕاوە لە سەدەی 21 ئەبێ ئەو سیستەمە گۆڕانکاری تێدا بکرێت ئەبێ گفتوگۆیەکی تر بکەین پۆلی 12 ئەسڵەن نەبیتە میحوەر مەوزوعی معدل و امتحانی خەرمانی 12 ساڵ احتیمال لەسەر ڕۆژێک هەفتەیەک مانگێک یان چەند سەعاتێک بکرێت وەکو جەنابی نابێت تووشی کێشە بێ نابێ نەخۆش بکەوێ نابێ خوا نەخواستە پرسەیان هەبێ نابێت شاییان نەبێ هیچ نابێت لەو ساڵکەون هەمووی بوەستێتن تاکەوە کابرا امتحانەیە ئەمە بۆ خۆی هەڵەیەکە بۆ سەردەمێک ڕەنگە شیابیتن لەبەر هەرۆیەک لە هۆیەکان بەڵام ئێستا بە هەموو معیارێکەوە تەسەوەر ناکەم ئەمە حەلبیتن بەڵام ڕەنگێکی بڵێتن ئێمە تازە دوومانگێکمان امتحانە دەکەین ئێستاوەمان پێ ناگۆڕێتن بەڵام چارەسەر استراتیجیەکە بەو شێوازێ دەبێ مڕاجعە لەو سیستەمە بکرێتن ئێستا بۆ ئەم ساڵە تەحدیدن نازانم بۆ ساڵی بچی لە دنیا دێ چکە هەموو ساڵە قسەیەکەین بۆ ئەم ساڵە امتحان بۆ خۆی سترێسی هەیە فدوو حلمانە یانەوە خۆمان تەسلیمی سترێس بکەین یان ئەوە تا ئەطرافە معنیەکان بەو مەوزوعات دیسان مراجعەیەک بکەن چۆن تعامل لەگەل ئەو سترێسە بکەن تاوا لێ بێتن سترێسەکە بیتە حاڵەتێکی ئیجابی دراسەیەک هەبوو لە هارڤرد کە سترێس بۆ خۆی ئیشکالە بەڵام سترێس لە سترێس ئیشکالەکە دەقات لێ ئەکاتن و دراسەیەکیان کردبوو لەسەر چەند سەد نەفرێک بۆ ئەو مەبەستە دەریان چوو ئەو کەسانی کە بەجەڵتا مردوون نەک چونکە سترێس هەبوو لە ژیانیان دەوەی نەما لە سترێسەکە ئەترسان فپەیامەکە بەو شێوازە بۆ سترێس بخەر ڕەفیقی خۆت چونکە میکانیزمی مرۆڤ بەو شێوازە ئەگەر ئیحساس بەزەغت بکاتن هەندێک میکانیزمی دیفاعی لێ دەردەچیتن هێز و توانە پۆزتیڤەکانی دەردەچێت بەڵام محتاجی قسەیە دایک و باوک مامۆستا سیستەمە گشتیەکە ژینگەیەکی وا دروست بکەین کاتێک کە سەیری تەحەدا بکەتن تاقەیەکی پۆزتیڤ بداتێ نەک ڕۆخێنەر خات و جوان ڕەنگە ئەگەر گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی ئایا قۆناغی دوانزە قۆناغێکی گرنگ و چارەنووسازە یاخود نەخێر گفتوگۆیەک بێت هەر لەم سەرەوە دیار بێت وەڵامەکە چیە بەڵێ بەنسبەت قوتابی لە باشووری کوردستان قۆناغێکی زۆر چارەنووسازە لایەنە پەیوەندیدارەکان تا چەندە بە قورسی ئەو چارەنووسازیە بە گرنگی و هەستیاری ئەو چارەنووسازیە مامەڵەیان لەگەڵم قۆناغە کردووە چونکە ئێوە ڕاستەوخۆ بەرکەوتن و مامەڵەتان لەگەڵ قوتابیانە بە تایبەت پۆلی دوانزەش بەپێی ئەو سیستەمی کە ئێستا لە کوردستان هەیە قوتابی لە پۆلی دەی ئامادەی کە دەچێتە بڵێن قۆناغی ئامادەی پێ دەنێتە قۆناغی ئامادەی مەفروزە خێزان پەروەردەی خێزان لێرە دەوردەبینێ کە قوتابیەکەی فێرکردە بێ ئامانجێک دیاری بکە وەکو دەڵێت تۆ پێشی لەدەستێتی ئامادەی ئامادە بوون لەو سێ ساڵەی خوێندن دەڵێت تۆ پێشی لەدەستە و لە نێو یاریگایەکە و لە پۆلی 12 گۆڵەکە دەکەن
قوتابیەکە وا شتێ بگەێنرێت کە دڵنیابێت کە گۆڵەکە هەردەکە 100 ئامانجەکە لە پۆلی 12 و هیچ گومانێک لەوەدا نیە خۆی هەڵە گەورەکە لێردا چونکە گەر سەیری هەموو وڵاتان بکەین سیستەمێکی جێگیر وەکو چۆن بڵێن ئێستا لە هەموو وڵاتان دەستور هەیە لادان لێ نێو دەستکاری ناکرێت مەگەر بە کۆدەڵی بە پرۆسی خۆیدا مادەیەکی ئەو دەستورە دەگۆڕێت لە زۆربەی وڵاتان سیستەمی پەڕینەوە لە قوبەری لە قۆناغی خوێندن بۆ قۆناغی زانکۆ سیستەمێکی بۆ شێوەی هەیە ینی دایک و باوشی قوتابی هەرکە لە قۆناغی یەکەمی کۆدەڵی سەرەتاییەوە دەزانێت بڵێن منداڵەکەی نەوەکەی چۆن دەپەڕێتەوە قۆناغی زانکۆ سیستەمێکی دیاریکراوی تایبەت هەیە ئەوەندەی ئێوە دیراستان کردووە لێتان کۆڵیوەتەوە هۆکارەکە چییە؟ لەکوێ عیبەکە؟ عیبی یەکەم لەو باست کرد ساڵ بە ساڵ گەورەتر دەبێ و ئالۆسر دەبێت کێشەکان بڵێ عیبی یەکەم لەوەدایە بۆ نمونە هەر لەم 2 ساڵی بڵێن ڕاستە پەتایەکی جیهانی و لە دەسەڵاتی کەسدانی و هەموو دنیا پێوەی دەناڵێنێ بەڵام هەموو دنیا بەدیلی ئەو سیستەمەشی هەبووە کە لە حاڵەتی ئاسایی ڕۆیشتووە بەڵام ئەمە بەدیلمان نەبووە بۆ نمونە تا ئەم ڕۆژ قوتابی دڵنیانە لەوەی ئایا منهەجەکەی بە کاملی داخلی تاقیکردنەوە یا بە کاملی داخل نیە لە کاتێکدا قوتابی ئێستا خەریک خۆ ئامادەکردنە خەریکە پلان و بەرنامەی چۆنیەتی خوێندنی دادنێ کە چۆن داخلی تاقیکردنەوەکە بێت تا ئێستا بەڵام هەر خەمی ئەوەتی زۆربەی قوتابیانی پۆلی 12 ئێستا مێشتیان بۆ مەشغوڵە دایمە خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەواڵەکانی تیڤی و رادیۆ ئەوەی بزانانی چ بڕیارێکی دەرچوو ینی بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوو بینیمان لە هەندێک لە کورد سلێمانی لە هەندێک ناوچەی دیکەی کوردستان قوتابیانی پۆلی 12 خۆپیشاندانەکەن ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ واز لەوە بێنە پێشتر پلانیان بۆ داناوەکەی بێنە سەر شەقام ڕۆژانی دوای 2-3 ڕۆژەکە دیسان لە گروپ و لەگەڵ هاوڕێاوە وا قسەم کرد بۆ ڕاگەیان ینی لانی کەم 7 ڕۆژی کاتەکەی ڕۆیشتووە لەم کاتەیە ئەبێت خۆیان بەو شتانەوە سەرقاڵکەن یان مامەڵە لەگەڵ ئەمری واقع بکەن و لەحزە بە لەحزە و سات بە سات و سعات بە سعاتی ڕۆژەکانیان کە لە بەردەستیان ماوە زۆر بە وریاییەوە دابەشی بکەن و پلانیان هەبێت پرسیارێکی زۆر جوان و دقیق و لەبەرەوە من لەوە دەست پێ کرد چونکە کابرا کاتێکە شەو خەبەرێک پێگاتن مەفروزە شتێک بکات بەس خۆی هەمومان ئەزانین لەم شەوە چارەسەری ئەو پرسیاری لە مێشکدا دروستبووانە و کێشەی لە ژیانەدا دروست بوو بەو شەوە حەل ناکرێت بەیانی حەل دەکرێت بەسە بینی ئێمە تووشی قەلق دەبین مێشکمان هەر سەرقاڵیەوە یان دەجارش ڕەنگە لە خەوندا ببینین وەک چۆن قوتابیان دەجار لە شەوی ئیمتیحاندا لە ناو ئیمتیحاندا هەموو جار درەنگ دەچیتیانەشیت قەڵەمی پێ نییە چونکە لاوەعی ئەو عقلی باطنیە و خەریکیان سەرقاڵە فعڵم استراتیژیە نەبێەوە چارەسەر ببیتون چونکە هەموو زەختە ئەسڵەن پۆلی 12 و سیستەمی تاقیکردنەوە ئەو سترێسەی تێدایە نەسیحەتی من بۆ قوتابیەکە چەندین شتە دیسان وەکو ئەو کابرارە نەیەتن بە درێژای ساڵ ماراسۆنێک لە تەوقیتێکدا هەیە بەڵام نە وەرزش ئەکاتن ناتیمان بە تەغزیە و سەحات و ئەوانە ئەداتن دوای هەفتەیەک پێشەوە ئەبێ بە پەلەپەل فریاب بکەیت و ئەوێ دەرەجەیەکی باش بین ئەوێ یەکەمیش بیت لە ماراسۆنەکە مەگەر معجزەیە قورتالت بکاتن چونکە وەڵەنزە و لەگەڵ ئەو قوتابیانە شەندە جاردا دەنیشم ئەڵێ مەسەلەن تۆ ئەتەوێت چەند دەربخەی لە پۆلی 12 تازە تۆمۆحاتی دێن زیاتر پێی گەیشتی ئەوێ 95 دەربێت ئەمە ئەو پرسیارە لە یەکەم ئەڵێم لە دە چەندت هێنابوو 75 لاویتر 75 هەشتایەک قەفزەیەک لە معدل لە 80 بۆ 95 15 دەرەجە لە معدل نزیکی مستحیلە نزیکە زۆرە نە چونکە لەنزی تۆ بەو شێوازە بووە فەیدەن ئەوە محتاجی هەندێک خەتەواتی پێشترە ئەبێ لە یومیات حاضر بوو بیتن ئەستان خۆی فەلسفەی چوونی بۆ قوتابخانە لەسەر ئەساسی فەهم نەک تاقیکردنەوە هێنانەوەی دەرەجە و غش و ئەو شتانە ئەبێ ئەسڵان ئەو ژینگەیە بۆ خۆی دروستی کردی بیتن کە ئەو ئامادەیە ئەو جۆرە دەرەجاتانە بێنێت و چۆن تەحامل لەگەڵ تاقیکردنەوەکان بیکاتن مێشکی حاضر بیتن واجبە بەیتەکانی حەلی کردی بیتن بە درێژای عمری خۆی اینجاوانە کەڵەکە ئەبن شخصێکی باش دێت معدلەکە دەردەخات جا کۆرۆنا هاتی بیتن سیستەمەکە بەو شێوازە بیتن وەزع ئابوووریەکە بەو شێوازە بیت خۆشی لە یومیاتی حاضر نەبوو بیتن اینجا معدلێکی باش دەربهێنیتن و اینجا بڵێت خەتای وەزعکە جزئیان خەتای ئەویش تێدا هەیە من ناڵم دەور و بەرژینگەی پەروەردەی و ئەوانە ئێمە ئامادەیە باسم کرد زۆر بەسەمێ بڵم بەشێکی شتێدا خودی قوتابیەکە بە ئیهمالی وەرگرتیە مەوزوعاتە نەیتوانی فرێ خۆی بکەویت ژوان خان حەزەکەم باسی ئەو چیرۆکەشم بۆ بکەیت کە بۆ نمونە پێشنیازی حەب خواردن کراوە بۆ قوتابی پۆلی 12 بۆەوەی نازانم چی بکات معجیزە ڕووبات لە ناو ئیمتیحانە
بەڵاجا پێش بەڵی سەرەتا باو چیرۆکەوە پێنجکە من لە قسەکانی پێشم باسم کردم یەک لە کێشەکان خودی قوتابی خۆیەتی یەک لەو نمونانە متمانە بە خۆ نەبوونە گوێ لە هەر کەسێک دەگرێت ینی بەڵێ منداڵێکی ساوە ئامۆژگاریی بکە نەک هەر گوێ لێ دەگرێت جێبەجێشی دەکە یەک لەو کەیسانی کە ئێمە وەکو ڕێکخرا هاتوتە بەردەستمان قوتابیەک بووە کەسێکی قوڵڕێ ئاسایی باسی کردووە لەگەڵی کە من پۆلی 12 و زۆر قەلەقم و ترسم هەیە وام و پێشنیازی حەبێکی بۆ کردووە حەبە بخۆ کێ پێشنیازەکەی بۆ کردووە هەر کەسێکی ئاسایی بووە خزمێکیان بۆ سەردانی ماڵیانی کردووە تویەتی بوومە پۆلی 12 پرسیاری لە پۆلی چەندی و لەگەڵ خوێندن چیت کردەوە پۆلی 12 بەڵام زۆر دەڵی زۆر دەترسم و زۆر قەلەقم و بەڵا حەبێکی وا هەیە دڵی زۆر ئارامت دەکاتەوە ترس و قەلەقیت کەم دەکاتەوە حەبەکەی چێدا ڕسمی بۆی دەنێڕێ ناوی دەدا نازانین بە شێوازێک پێی دەدا حەبەکەی پێ دەدا و دەسی دەی کڕی و خێزانەکەشی خۆی هەڵی لێرەوە هەڵی خێزان دەردەکەوێت تەبعاً بە ئاگاداری خێزانەکە و کاری کردن ڕەنگە باوکی یادایشی بۆی کڕیوە ئەوەندە خێزانەکەشی ترس و قەلەقی لە دڵدایە هەرچی قوتابێکە بڵێ ئەوش جێبەجێ دەکات حەبەکەی دەکڕن و مدەیەشی باش دەیخوا ئەو ڕۆژانە دەچێتە ئیمتحان دەیخوا یەک لەو ڕۆژانە دەیخوا و دەچێتە ئیمتحان و وا هەز دەکات کە زۆر باش وەڵامی داوەتەوە لە ناو ئیمتحانەکان دێتەوە ماڵ و لی دەپرسن زۆر دڵخۆشە و هەز دەکات زۆر هەر دەڵێ زۆر باش بوومە تا درنگانی شەو کە کاریگەری حەبەکە لەسەری نامێنێ بیر دەکاتەوە وەڵامەکانی هەڵە بووە توی کۆدەڵی کارەساتەکە لێرەوە دروست دەبێ و دەست دەکاتە هاوار و گریان و کە من هەڵە بوومە و ئەو پرسیارنم ئەوەندەی هەڵەیەوە ئەوەندە ناهێنم و بەنیازی ئەوەندە بووم و بۆ کارچیە و دەیبەنە لای کۆدەڵی مامۆستای دەرونی و مامۆستای تر و چی بووە و لی دەپرسێت چت کردەوە دوو حەبی نیشان دەدا کە من ئەو دوو حەبام خواردیان یەکیان بۆ کۆدەڵی نەهێشتنی ترس و قەلەقی و یەکێکی تر بۆ بەهێزکردنی زاکیرە ئەو حەبانم هەردوو خواردووە کە ئەو کەسە شارەزا بووە دەڵی بابەت کەسایەتێکی کوبڕی علمی بووە زانستی بووە سیر دەکە یەک لەو حەبانە مادەی هۆشبەری تێدا تووشی ئیدمانی کرد یەک لە پێک هاتەکانی مادەی هۆشبەرە بالفعل کە دەیخوا 6 ساعت 7 ساعت ئارامی دەکاتەوە کوڵڕی نەک هەر ئارامی لە ئاگا لە دنیا نامێنێ دنیای لاکە بە دنیا دەبێتە شتێکی تر و دنیایەشی تر لەو کاتەوە مامۆستایە بە خێزانەکەی دەڵێت و ئاگاداری دەکاتەوە داهاتووی قوتابیەکە چی بەسەر دێ دواتر قوتابیەکە ئێستا خەریکی چارەسەر و تاقیکردنەوە باشە دایکان و باوکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ سنتەر و پەیمانگاکانی ئەوانەی خولی بەهێزکردنەکەنەوە بۆ ئەوەی نەکەونە هەڵەوە بۆ ئەوەی نەبن بە قوربانی نەبن بە نێچیریان وەکۆی پێشترش پرسیارت کرد سنتەر و دڵی ڕێکخراوەکان و هەموو ئەو بابەت ئەو شوێن و بەتابەت ئەو شوێن و دامەزراوە ئەهلیانەی کە هاتوونەتە ناو ئەو بوارە بەداخەوە یەشێک لە گەورەترین کێشەکان کە ئێستا لەنێو پۆلی 12 کە ئێمە باسی دەکەین بە بازرگانیکردنی پۆلی 12 ینی ئێستا بازرگانیەشی واقعی بە پۆلی 12 دەکرێت سنتەری وا هەیە شخصیەتی وا هەیە کە دڵی تەنانەت دانیشتنمە لەگەڵی کردووە و پێمان گوتوە کە هەڵی لەو بابەتە ئێستا بووە بە یەکێک لە بازرگانەکانی شاری هەولێر بەهۆی پۆلی 12 کە هیچ ئیشێکی تری نییە تەنها ئیشەکە لەسەر پۆلی 12 تەنانەت خودی خۆم لەگەڵی دانیشت خولیان بۆکەنەوە و خولیان بۆ دەکەنەوە لەگەڵی دانیشتم دەڵێ 700 قوتابی پۆلی 12 هەیە بە عادەت دەیدا هەر قوتابیە بەلایانی کەم دووانەی لای منە بەڵێ خولەکەی بڵێتەوە لە هەر وانەیە 250,000 وەردەگرم دەرسەکە ئەڵێتن یان خولی چۆن خولی بۆ دەکات لەسەر خودی مادەکان لەسەر خودی مادەکە هەر مادەیە و ئەو ڕێژە پارەی وەردەگرم لەو قوتابی دەرس خصوصیە بەڵێ نا خولە کۆمەڵی قوتابی ینی لە هەر وانەیەک و بەلای قوتابیشی هەیە بەلای 25 قوتابیشی ئێمە کەیسمان لەبەردەستە قوتابی دایک و باوکی قوتابی هاتووە دەڵێ سوێندی خواردووە یەک دەفتەر و نیوم سەرف کردووە بۆچی بازرگانیە ینی بۆ نمە خێزانێک بە حسن و ڕزای خۆی ئەچێتە ئەو شوێنە پارەیەک پێشکەشەکە بۆ ئەوەی قوتابیەکەی کوڕەکەی کچەکەی استیفادێ بکە پارەکە وەرەگرن و تەنها بازرگانیان پێوەکرێ استیفادە ناکەن یان چییە بابەتەکە بابەتەکە چی ئەو دەڵێ کە خێزان دەکەوێتە هەڵەوە و بڕوا بە و سنتەرە دێنی هۆکارەکە ئەو بانگەشەیە کە دەیکا ئەو سنتەرە ینی بانگەشە دەکات بەڵام خۆی وا دەرناچێت وەکو دەیبینی لە ڕاگەاندنەکان ڕیکلام دەکرێت وانەی فڵان بە گرێنتی 99 لە ماوەی 25 ڕۆژ خول ئەنی شتێکی خۆی وانە خۆی وانە بەڵام وەکو گوتم هەڵەکە لە چیدایە ئەو قوتابی کە متمانەی بخۆنی ئەو خێزانە
کە دەڵی پێی وایە لە بەردەم پرۆسەیەشی زۆر گەورە وکو مامۆستا سەرەتا باسی کرد لە بەردەم ئەو کێشە گەورەیدا ئامادەیە هەموو شتێک باسم کرد دایک و باوک هەیە هاتووە سوێندی خواردووە بە ژمارە و دەڵی بە وەسڵ دەدەم یەک دەفتەرونی وم لە قوتابیەکەم سرف کردووە دوایش دەرنەچووە مامۆستا عەبدولسەلام قوتابیەک لەگەڵ دایک و باوکێ بە دیار شاشەکەەوە دانیشتەوە ئەڵێ مامۆستا عەبدولسەلام گرنگترین ئامۆژگاری من بکە وەکو قوتابی و گرنگترین ئامۆژگاری دایک و باوکم بکە وەکو خێزان و پاڵپشتین بە قوتابی دەست پێەکەم تۆزێ بەپەلە و خێزانەکە بێ یارمەتی دەربن بۆ ئەو مەبەستە زایدەن پاراستنی ئەو ژینگەیە تا بتوانیت ئەو کارانە تێدا بکاتن سێ قەناعەتی سەرەکی ئەبێ لای خۆی دروست بکاتن یەکێک لەوانە ئەبێ ئەو تەساڵح لەگەڵ واقع و زات و سیستەم و ئێستا شەڕی ئەوە نیە سیستەم هەمووی بگۆڕێتەوە ئەوە چێ و حکوومەتەکە و ئەوانە ئەبێ و هدووە عقلیە بەخۆی بداتن ئەمە پێ ناکرێتن دوو ئێستا عەلەقەل پێ ناکرێتن لەو دوو سێ مانگەدا دوو ئەبێ خۆی بزانێت ئەسڵەن چی ئەوێتن چەند معدل بیهێنیتن مرتاح دەبیت یعنی کابراگەر بە تەمای نەوەتەکانە جوهد لەسەر ئەو زیاتر لێ دێتن و مقارنە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەگەر ئەوش بە تەمای هەفتە و هەشت و ئەوانەیە باسێکترە هەرچەندە عامە ئێمە ئەڵێن بەرەو 90% بچوو تا ڕەسیدت پێبیت مادەم سیستەمەکە بەو شێوازەیە لەسەر ڕەسیدێکی باش دواتر بە کەیفی خۆت اختیاراتی خۆت بکەیت سێەمیان واقعی بە لە تۆمەحاتی خۆت تا دواتر کابرا بە 56 لە 4 56 لە 11کە اینجا لەوێ ئەوێ ببیتە سوپەرمان و نەوەت و خەموو خێزانەکە تازە ئەڵێن ئەبێ نەوەت بینی ئەبێ بچێتە بوو دواتر ئەوە چی بۆ وەڵا نەوەتم نەهێن آخر دەزانیت پار و پێرار دەزانی کابراوەندە نەهێنیت فتا تۆشی ئەو شۆکە نەبیتن ئەو سێ قەناعەتە بخۆی دروست بکەێت عملیان وەکو پلان یەکێک لەوانە دەست پێ بکاتن جدوالێکی منەظەمی ڕێکوپێک بخۆی دامێت هەر ڕۆژێک ئەوەندە ئەخوێنم و ئەو خوێندنە یعنی تێگەیشتن نەک 24 ساعت چکە بینی ماڵەتن وڵڵە ئەوەندە خوێن هەر لە ژوورەکە دەرناچیتن ئەوەش هەڵەیە چونکە زۆر خوێندن وە نەبیت ینی باشە خوێندن ئالیاتیە کەەوە خاڵی دووەمە هەندێک تکنیک و تیقنیاتان لەبەرەوە پرسیارەم کرد تیقنیاتی مەسەرەن سیستەمی احتیمال لەسەر پرۆسیسی تەزەکور دەکاتن بەڕێزێک هەیە ناوی بلومە مثلثێکی هەیە پێڵەن بلوم تەکسۆنۆمی مثلثێکە باسی پرۆسیسی فێربوون ئەکاتن بیر خستن و بیر هاتنەوە تەذەکر لە بنی هەرامەکە لە 7 ئاستی جودا جودا سیستەمی ئێمە احتیمال لەسەرەوەکەت کە بنی هەرامەکە بەڵام قەینایمە کوڕ و کوچی ئامڕۆینە باش کەواتە سەرکەوتنی قوتابی ئێستاوالی هاتیە چەند ئەتوانێتن مادەکە تاڕادەیەکی باش لەبەر بکاتن وەکو خۆی بخاتە سەروەرەقە تا دەرەجەکی باش بێنن ئەوە هەندێک تکنیکی هەیە فمن وام زانیان مامۆستانی ئەو جۆرە کارانە ئەکەتن ئەوە باشە ئەگەر ئەو تەدریباتانەش باش چۆن حاڵەتی تەدەکر دروست بیتن خاڵێکی تر من کاتێک کە ئەخوێنم لە مادەیەک تێنەگەشتن بپرسم ڕەفیقەکانی خۆم مامۆستایەک بیتن ڕەنگە بچمە ئەسئیلەی پار و پێرار حەل بکەم زایدەن ئەسڵەن من خۆم تاقی بکەمەوە یەکێک لەگەل من بیتن پێشەوەی بشتە خۆی امتیحانەکە من بۆ خۆم کۆمەڵە پرسیارەوەوانە بۆ من دابن من خۆم امتیحان بکەم زام لەم مادەیە چەند تێگەشتن فەصل دواتر دوو فەصل دواتر بە هەموو کتابەکە مەوزوع متمانە بەخۆبوون و چۆن تەعامل لەگەل تەوەتر و سترێس بکەم چونکە ئەو زەختە خاصة لە لەحەزاتی امتحاندا ئیشکالێکە فچۆن بتوانم تعامل لەگەل ئەو تەوەتورە بکەم دیسان هەندێک بەرمەجەی زاتیە قسەی هەندێک تقنیاتە دەکرێت کابراتێدا فێر ببیتن کە یەکێک لەوانە زۆر بە ئاسان ئێستا من خوێندومە من زانیومە ئەبێ ئەو بزانێتن پێش خەوتن مەسەلەن بەیان امتحانە پێش خەوتن و پێش داخلبوونی قاعی امتحانات هەمومان تووشێ و حاڵاتە بین کە هیچمان لە بەرنامێنیت طبيعية أو حالته فأبي نترسين هيك من تخويندوته بلام شو كأو ستريسه لو لحظة هاتية وبسيارك محدد نية وازن دبيك هيك تنخويندية أو وهمه بسيارك كاتيك هات ولامك خويدت بلام شو كبسيارك نية وازن هيك تنخويندية بآخر شت من أوائلهم أو طبعا استراتيجية أو شارع سرة ببي دراسات 80% دانشتواني جويزوي يكجار على الأقل ناس نامي مهني خويان أجورن فطبيعية كابرا هولدات بقاته آمانجك مع الدريق دار بخاطر بشتا أو اختصاصه دست كوت باش كهند جار دست دكويتن جاء الله والله أو من دويست أو نبوك شاور مثلا يعني أو هاي أو قريمان دست كوت أجر دسش نكوت كوتاي دنيانية بو عالم چونك هندك لو دايكو باو كان بو خويان زخت زيادة لسر خويان من ضالا كان دروز دكان گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێوە لە وەزارەتی پەروەردە چۆن دەڕواننە قۆناغی دوانزە و ئەوەی لە ناو عامی خەڵکە ئەوترێ ئایا ئێوە ڕەچاوی دۆخە دەرونیەکەی ئەوانتان کردووە کە لە دۆخێکی هەستیاران
کاتێک بڕیارەدەن کاتێ ڕوونکردنەوەیەک بڵاوەکەنەوە کاتێک لە کاتی پێویستە بە وەڵامی پرسیارێکی ئەوان دێنە سەرخەت. سوپاس سڵاو لێ و لە بینەرانیش خۆتەزانی مەسلەی قۆناغی دوانزە قۆناغی دوانزە قۆناغی زۆر هەستیارە چونکە لەلایەک قۆناغی تەواوەکە پێێنێتە قۆناغی ترکە قۆناغی کاملبوون و قۆناغی زانکۆ دەست پێکات وەزارەتی پەروەردە بە نەزەری ئەعتیبار هەمیشە ئەو وەرگیراوە و ئێمە ینی ئەگەر بڵێم نزیکەی 2 مانگ ئێمە خەریکی لێکدانەوەی خەریکی کۆبوونەوەی خەریکی ئەوەی بزین پۆلی دوانزە چۆن چارەسەر بکەین کێشەکانیان چۆن چارەسەرکەوە چۆن تاقیکردنەوەکان دەست پێ بکەن و لە کەیە تاقیکردنەوەکان دەست پێ بکەن ینی هەموو کێشەکانی پۆلی دوانزە ینی ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەزانین کێشەکانی پۆلی دوانزە چییە و هەوڵی چارەسەرکردنی و کێشانە ئێن ینی ئێمە لە خلالی مانگونیوێکی ڕابردووە نزیکەی 3 هەتا 4 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتمان کردو بەس لەسەر مەسلەی ئیمتیحانەکانی پۆلی دوانزە و هەوڵمان ناوە کە هەموو ئیشێ بکەین بۆ ئەوەی ئاسانکاری بۆ ئەوان بکەین بتوانن ئەو قۆناغە بە سەرکەوتوی تەواو بکەن و بتوان پێ بنێنە قۆناغی کاملبوون کە قۆناغی زانکۆیە و هەتا ڕادەیەکی باش لە ڕووی زانستی و ئامادەییان هەبێت بۆ ئەوەی بتوان قۆناغی زانکۆ دەست پێ بکەن بە سەرکەوتوی زانکۆش تەواو بکەن. هەوڵمانیاوە لە وەزارەت لە ئەنجومەنی وەزارەت کۆبوونەوەمان کردو هەم جەنابی وەزیر زۆر مەحتەم بووە بەوە هەم ئێمە هەم مستەشارە بەڕێزەکان هەموو بەڕێوەبەرە گشتیەکان ینی بە شێوەیەکی گشتی ئەمە خەمی هەموو لایەکە بەستەنیا خەمی قوتابیانی پۆلی دوانزە نییە ئێمە خەمی قوتابیانی پۆلی دوانزەیە خەمی وەزارەتە خەمی دایک و باوکانە خەمی مامۆستایانە ئەوە ڕەتەکەنەوە کە ئەوترێت دەنگی خوێندکارانی قۆناغی دوانزە ناگا بە ئێوە وەکو وەزارەت دەنگی خوێندکارانی قۆناغی دوانزە لە لای ئێمەیە هەمیشە دەنگیان بیستراوە و هەمیشە ئێمە گوێمان لە دەنگیان بووە و خۆشمان ئێمە ئامادەکاریەکەین بۆ ئەوەی ینی ئەوان دەنگەکانیان پیان بڵین کە دەنگەکانیان لەلایەنە بیسترا و ئێمە ئامادەیی ئەەکەین ئامادەکاریەکەین بۆ ئەوەی ئەوان قۆناغە بە شێوەی سەرکەوتوانە تەواو بکات و دایک و باوکانەی کە قوتابی پۆلی دوانزانەیە بێ بزانن کە ئێمە وەکوی سابە جەناب تموت ئێمە لە وەزارەتی پەروەردە زیاتر لەوان محتەمین بە مەسەلەی خوێندنەوە چونکە فەشەلهێنانی خوێندن فەشەلی ئێمە دەرەخات لەبەرەوە ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵین و هەوڵمانیاوە کە بە شێوەیەکی سەرکەوتوانە قۆناغی دوانزە تەواو و هەموو قۆناغەکانی تری خۆ دەزانی ینی سەیری کە هیچ ساڵێک ئەم ساڵ بڕیار لە وەزارەتی پەروەردەوە دەرنەچوە. باشە دکتۆر دیارە ئێوە لە وەزارەتی پەروەردە من پێشتر لەگەڵ جەنابی وەزیر مامۆستاالان قسەم کردووە لەگەڵ جەنابتان زۆر هاوکارن وەکو وەزارەتی پەروەردە هەمیشە زانیاریەکانتان بە ئێمە بەخشیوە ئاماژە بەوەکەن کە زۆری ژمارەی بڕیارەکان واتە زۆری بەدەمەوەچوونی وەزارەتی پەروەردە بەڵام لەبەر ئەوەی ئەبینی لە پەرلەمان قسەی لەسەرکرێت یەکێتی مامۆستان قسەی لەسەرکرێت لە پەرلەمان هەر لیژنەیەک نییە هەموو ئەندامەکانی لیژنەکە بە سەرۆک و بە جێگر و بە ئەندامەوە قسەی لەسەرەکەن لە کاتێکە ئێوە لایەنی جێبەجێکارن ئەم بابەتە بۆ ویستم بیوروژێنم چونکە لە ناو خێزانەکان لای قوتابیەکان دڵڕاوکەیەکی زۆری دروست کردووە هەر یەکە دێتە سەر شاشە و خۆشتەزانی ئەوان لە قۆناغێکی زۆر هەستیاران گوێ لە هەموو کەسێکە گرن هەستەکەن وەڵامی پرسیارەکانیان لای وەزارەتی پەروەردەشە لە کاتێکە وەڵامی پرسیار و بەدەمەوچوونی داواکاریەکانی ئەوان تەنها لای وەزارەتی پەروەردەیە بۆ ئەمە ئێوە چی بە خێزانەکان ئەڵێن چی بە قوتابیەکان ئەڵێن گوێ لە کێ بگرن گوێ لە کێ نەگرن و پێشم خۆشە پەیامێک ئاراستەی ئەو لایەنانە بکەیت کە هەندێک جار پێش وەزارەتی پەروەردەشەکەون تەنانەت بە ناوی ئەوە بەڵێنیشەنە کاک یادگاری ئەمە ینی لەم دەڕۆژەی ئەخیرە هەرچی مقابلە کراوە لە تەلەڤیزیۆنەوە هەرچی لە کۆمەڵاتەکانە نووسراوە ئێمە ئاگامان لێتی ئەوە نییە بڵین ئاگای بین نەزانم سەرۆکی یەکێتی مامۆستایان کە بەڕێز کاک ئەحمەد گەرمیانی جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کاک موسلیم ئاشناخان کاک سەرۆکی لیژنەکە هەمویان چیان وتووە ئاگامان لێیە بەڕاستی با یەکشت بێ بڵێم تەنیا سەرۆکی لیژنەکە تەلەفۆن بۆ ئێمە ئاکات و ڕاوێژمان پێیەکە کە چی بکەین و چۆن بکەین بەداخەوە مەسلەی باسکردنی چۆنیەتی ئیمتیحانات و چۆنیەتی دەوام لە وەزارەتی پەروەردەوە ئیشی ئێمەیە پەرلەمانتارە بەڕێزەکان دەتوانین یاسادا بنێن بە دوازداچوون بکەن بۆ بەڵێنەکانی ئێوە بزانن ئێمە چۆن یاساکان جێبەجێ ئەەکەین و بە دوازداچوونکەن ئێمە چۆن پرۆسەی پەروەردە لە کوردستانە بەڕێوە ئەبین لەبەرەوە ئەوە لایەنی جێبەجێکار ئێمەی لەبەرەوە من لەگەڵ ئەو پەری ڕێز و احتراممان بۆ ئەو بەڕێزانە حەق نییە ئەوان سەر لە دایک و باوکان تێک بن
و یەکێتی مامۆستایانش حەقنیە تەسریح بات بە ناوی خۆیانەوە کە پرۆسی خوێندن وای لێت وای من ئیسا پێتەڵێم وەزارەتی پەروەردە هیچ بڕیارێکی نەیەوە لەسەر ئەوەی لە دوای هەشتی مانگەوە داوام چۆن بێت بە ناوی خەڵکەوە قسە ئەکەن خەڵکە لە خۆ ئەنووسێت یا بڵاوی کاتوال تۆڕ کۆمەڵاکانە ئەڵێن یا هەندێک بەداخەوە هەندێک کە لە مستەوای مەسئولیەتیشان قسە ئەکەن لەوە لەسەر ئەوەی کە دوای هەشتی مانگ چی ڕوە باشە بەنسبەت بابەتێکی دیکە کە لەلایەن خوێندکاران و قوتابیانەوە بە من گەیشتۆ کەمکردنەوەی منهەجە ئەوان نیگەرانن لەوەی کە بڕیاری کەمکردنەوەی منهەج لە کاتێکدا بدرێت کە ئەوان هیچ سوودێکی لێ نەبینن وەڵامتان چیە وایە ئێمە هەفتەی ینی 14 مانگ کۆبنەوەیەکمان کردووە جەنابی وەزیر ینی لەسەر پێشنیاری و کۆبنەوەیەک کرا بۆ ئەوەی قسە بکەین لەبارەی چۆنێتی داوامکردن و چۆنێتی منهەجەوە بە تایبەتی بۆ پۆلی 12 ینی لەو لە 15 مانگە فەرمانی وەزاری دەرچوو بۆ چۆنیەتی کەمکردنەوە یا کەم نەکردنەوەی منهەج و ئەمەش ئێمە بڕیارمان لیاوە بە شێوەیەکی تەندروست و مەدروست ئێمە ینی ئەو مەسلەی منهەج جێبەجێ بکەین یا کەری بکەین و یا کەمی نەکەینەوە لەبەرەوە لجنەیەکی باڵادانراوە لە پرۆگرامەکان لە ئەزمونونەکان لە بەڕێوەبەرە گشتەکانی محافەزەکان لە ئەزمونونەکان ئەو لجنەیە بە داداچوونەکە بۆ پرۆگرامەکان پێداچوونەوەکە بۆ هەموو پرۆگرام هەڵسەنگاندنەکات و ئەو لجنەیە بڕیارەیە ئایا ئێمە پرۆگرامەکان منهەجەکە کەم بکەینەوە یا نەیکەینەوە ئایا ئەو دەرسانی کە ئەخوێنرێت هەتا 5/6 هەتا چەند قوتابیان توانی ویانەکە منهەجەکە بخوێنەوە ینی ئەگەر منهەجەکە نەخوێنرێت و تاو نەکرێت بە تەئکید ئەو لجنەیە بڕیارەیە لەسەرەوەی کە بەشێک لە منهەجەکە کەم بکرێتەوە ئەم تەسەورەکەم لە خلالی دەڕۆژێکە لە کاتێکی گونجاوە ئێمە ئەلان یەکەین ئایا پرۆگرامەکان کەمەکرێتەوە ئایا منهەجەکە کەمەکرێتەوە یانە ینی ئێمە قوتابیان و مامۆستایان و دایک و باوکان لەو قەلەقی ڕزگارەکەین لە خلالی دەڕۆژ تا 2 هەفتە دەگێڕنەوە بەڕێوەبەری قوتابخانەیەک دەچێتە پۆلێکەوە و چەند خوێندکار و قوتابیەک دیاری دەکات و پێیان دەڵێت ئێوە سبەینێ مەیەنەوە بۆ قوتابخانە چونکە ئێوە تەمەڵن و سەرپەرشتیارێکی پەروەردەیی سەردانی قوتابخانەکەمان دەکات. ڕۆژی دواتر سەرپەرشتیارە پەروەردەییەکە بەڕێ دەکەوێت و لە گوندێکی نزیک قوتابخانەکە ئۆتۆمبیلەکەی پەکی دەکەوێت. چەند هەوڵی لەگەڵ دەدات ناتوانێت چارەسەری کێشەی ئۆتۆمبیلەکەی بکات. لەو لاوە مناڵێک دانیشتووە و دێت بە پیریەوە و ئەڵێت قوربان چ کێشەیەک هەیە با بۆ چارەسەر بکەم. ئەڵێ تۆ لێی نازانی ئەڵێ بهێڵە تاقی بکەمەوە بچۆ لە پشتی سوکانەکە دابنیشە و چاوەڕێی من بکە. سەیری بزوێنەری ئۆتۆمبیلەکە کات و دەستکاری هەندێک شت دەکات ئەڵێ سلف لێ بە سلف لێ دەدات و ئۆتۆمبیلەکەی دەکەوێتە کار و هیچ عیبێکی نییە. سەرپەرشتیارە پەروەردەییەکە دادەبەزێت لە ئۆتۆمبیلەکەی و پێی دەڵێت دەست خۆش ئافرین بەڵام تۆ نابێ ئێستا لە قوتابخانە بیت. ئەڵێت قوربان من بەڕێوەبەری قوتابخانەکە پێی وتم کە تەممەڵ و بێ ئاستم و سەرپەرشتیارێکی پەروەردەیی سەردانی قوتابخانەکەمانەکات با ئێمە نەبینێت. پەندی پشت ئەم چیرۆکە پەیامی پشت ئەم چیرۆکە ئەوەیە دایکان و باوکانی بەڕێز مەرج نییە خوێندکارەکەتان قوتابیەکەتان کە پۆلی 12 تەواوەکات ئیلا ببێت بە پزیشک ببێت بە ئەندازیار ببێت بە پارێزەر دەیان پیشە و کاری جیاوازی پیرۆزی دیکە هەیە کە دەکرێت ئەو تیایدا شارەزا بێت بەڵام ئێوە ساردیان دەکەنەوە تکایە بە وریاییەوە مامەڵەیان لەگەڵا.